ڕۆژانە لەلایەن زۆربەی مرۆڤایەتیەوە بەکاردەهێنرێت بەڕێکەوت لەلایەن ژن و مێردێکەوە بەیەکەوە دەلکێندرێت. چەند کەسێک بە داهێنەری ئەم داهێنانە دادەنرێن. تەختەکلیل ئەو داهێنانەی کارەکان ئاسان دەکات. لە کۆتاییەکانی سەدەی هەژدەهەم و سەرەتاکانی سەدەی نۆزدەیەم کریستۆفەر شۆڕلس توانی یەکەمین ئامێری تەختەکلیل دابهێنێت. بەڵام ئەو تەختەکلیلەی لەو سەردەمەدا بەکارهێنرا وەک ئەوە نەبوو کە ئێستا بەکاردەهێنرێت، بەڵکو لەلایەن ماسیۆ ڕۆبەر لە دوای 7 ساڵ لە داهێنانەکەی کریستۆفەر پەرەی پێدرا و گۆڕانکاری تێداکرا. کریستۆفەر شۆڕلس لە 14 شوباتی ساڵی 1819 لەدایک بووە. لە ساڵی 1867 هەوڵ دەدات کە دیزاینی شێوەی تەختەکلیل بکات. دوای ساڵێک لە هەوڵدان و چڕبوونەوە و وردبوونەوەی زۆر و ماندووبوون توانی سەرکەوتوو بێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا کە توانی بووی سەرکەوتوو بێت، ئەو توانایی نەبوو کە زۆر لەو تەختەکلیلە بەرهەم بهێنێت، بۆیە بەناچاری لەگەڵ کۆمپانیای ئەی ڕیمینگتۆن ڕێک دەکەوێت. بەیەکەوە کار دەکەن و ژمارەیەکی زۆر بەرهەم دەهێن و بڵاوی دەکەنەوە. دواتر شۆڕلس ئەستا بەدانانی پیتەکانی زمانی ئینگلیزی لەسەر کلیلەکانی سەر تەختەکلیلەکە هەوڵیدا ئەو پیتانەی کە زۆر بەکار دەهێنرێن لە نزیک یەکەوە دایان بنێت. لە ساڵی 1878 تەختەکلیلەکە گۆڕانکاری بەسەرداهات. ژمارەی 2 وە دوگمەی شفتی بۆ دروستکرا کە لە لای چەپیەوە جێگیر کرابوو. دواتریش لە ساڵی 1939 یەکەمین تەختەکلیلی مۆدرن لەلایەن فرانز زاڤیر ڕاگنەرەوە دایەنرا. بە جۆرێک ئەو جۆرە نوێی تەختەکلیل 5 ملیۆن دانەی لێ فرۆشرا. هەرچەندە مرۆڤایەتی بەرەو پێشەوە بچێت، بەڵام داهێنانەکانی سەردەمی پێشوو سوودێکی باشیان دەبێت و تا کۆتایی سوودیان لێوەردەگیرێت. بۆ نمونە لە ساڵی 1960 ژن و پیاوێک بە ناوی بۆڕن و جوان کروس هەستان بە بەستنی تەختەکلیلەکە بە کۆمپیوتەرەوە. بەم شێوەیەش ئیتر نووسین بە کۆمپیوتەر ئاسانتر بوو. وەک چۆن داهێنانی ئینتەرنێت یان داهێنانی چاپ بە چەند زنجیرەیەک لە پێشکەوتندا ڕۆشت، تەختەکلیلیش بە هەمان شێوە چەندین گۆڕانکاری بەسەرداهات تا گەیشتە ئەو تەختەکلیلەی ئێستا ئەم راپۆرتەی پێنووسراوە و ڕۆژانەش لەلایەن زۆربەی مرۆڤایەتیەوە بەکاردەهێنرێت. ئەی تۆ چی لەسەر ئەم مێژووە دەزانیت؟